بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕاوان سلااوتان لێبێ لە خزمەتی ئێوەی ئازیز داین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی کۆمەڵە سوڕاوان. دەزانن کە کاری دەستگا جاسووسی و ئیتلاعاتیەکان لەسەر بزوتنەوە حەقخوازانەکان و هەروەها هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوە گەلە بە درێژایی مێژوو پڕە لە جینایەت و قساوەت و بێڕەحمی نسبەت بە کەسانێک کە ڕای جیاوازیان هەبووە و بیستویانە بە مرۆڤانەترین شێوە بە دوای ئامانجەکانیانەوە بکەون. لە 100 ساڵی ڕابردوودا لە ئێران چه ساواکی ڕژیمی شاو چه واواک یان هەمان وەزارەتی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە درەندەترین سازمانە ئیتلاعاتی و ئەمنیەتیەکان بوون کە مێژوویان پڕە لە جنایەت و وەحشیگەری. لە بەرنامەی ئەم جارەماندا باس لە کۆمەڵێک مێژووی شاراوەی ئەم سازمانە نەدەکەین کە لە ڕاستیدا هەردووکیان مێژوویەکی هاوبەشیان هەیە. بۆ مەبەستەیش داوامان کردووە لە هاوڕێ هەڵمەت پایبەندی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لەگەڵمان بێت و تەوەری ئەم باسە زۆر تیشی بکاتەوە. ئێوەیش فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ هەڵمەت ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی کۆمەڵە سوڕاوانی ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێ گوڵنار، هەم لە خەمەتانە ئەمریکا. زۆر بەخێراتن تەکەم، پێم خۆشە لێرەدا خۆتان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنن. بەسەر چاو من ناو عیساس، فامیلیکم پایبەندیە، بەڵام لە ناو کۆمەڵە بە هەڵمەت سنە ئەم ناسن و هەڵمەت سنەم. من دوای تەحسیڵاتی ابتدایی و دەبیرستانی من بە تەشویقی هاوڕێ ئەیوبی نەبەوی و هاوڕێ جەماڵ نەبەوی چوومە ناو ئەرتش، بووم بە دەرەجەدار مدەت 22 ساڵ لە ناو ئەرتەشا بووم. لەو 22 ساڵە 10 ساڵی لە لەشکەر 28 سنا لە شارەکانی کوردستان و غەربا خەمەتم کرد. دوای ئەوە لە 1945 لە نەکەی جەرایانی بارزانیەکانە من لە مەعموریەتێکا بووم لە بانتەتەی هەوڵامانەوە انتخاب کردیان بۆ دەورەی ئیطلاعات و ضد ئیطلاعات لە تارانە و 12 ساڵیش لە تارانە لە ئیدارەی دووەمی ئەرتش بەشی ئیطلاعات و ضد ئیطلاعات و تعقیب و مراقبەت لە خانەی ئەمنا 12 ساڵ فعالیتم کرد تا زمانێک تەشکیلاتی کۆمەڵە لە تاران لەو چوو من مەجبور بووم بێمە دەرەوە بێمە ڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە و ئیسەی پێشمەرگەی کۆمەڵەم و هەم لە خەمەتانە. بۆیە ئەوەم داواکرد وتم با بینەرانمان بزانن کە کەسێک لەم بوارەدا قسەکە پێشووتر چه کارێکی بۆ و لە چه شوێنێکە کاری کرە بۆی کە بزانن ئەو ئیطلاعاتی کە هەیەی ئیطلاعاتێکی واقعیە. با پرسیارەکەم دەست پێ بکەم، بەگشتی ساواک بۆچی بوو بە تەشکیلاتێک کە بە دوای کۆنەشای ئێراندا قسەی یەکەمی دەکرد؟ با من تاریخی ئەسن پێکهاتنی ساواک بۆیەوە بەهەسکەم. لە ساڵی 1335 لە ئێرانە ساواکی وجودی نەبوو، تەشکیلاتێک یا ئۆرگانیزمێک بە ناو ساواک نەبوو، بەڵکو ئێدارەیەک بوو بە ناو ئێدارەیەکی نظامی بوو بە ناو فەرمانداری نظامی کاری ئەمنیەتی کشوەری ئەکرد. ئەمە ئەو ئانە کەسێک بە ناو تەیموری بەختیار کە سەرتیب بوو، سەرتیب تەیموری بەختیار مەسئولی بوو و ئیدارەی فەرماندار نظامی بوو. ئەمە دقیقاً کاری ئەمنیەتیە کرد. بە دوای ئەوە تەیموری بەختیاریان هەنار بۆ دەورەی بۆ ئەمریکا. لە ئەمریکا لەو دەورە لە سیایە ئەو دەورەیەدی نزیک 18 مانگ لە ئەمریکا و دەورەدی گەڕیاوە سیستمی ساواکی هاورد، سیستمێکی ئەمنیەتی ئیطلاعاتی هاورد بە ناو ساواک ناو مخەفەفەکەیە سازمان ئەمنیەت و ئیطلاعاتی ئیران. ئەمە کە دایمەرزان و لە مەرکەزەکەی لە تارانە بوو، لە خیابانی سەڵتەنەتابادا لە شوێنێکە بە ناو مهران ساختمانی عەزیم و کریانەوە. ساواک کە دروست بوو لە چەندین ئیدارە لە چەندین قسمەت تەشکیل بوو. ئیدارەی یەکەمی بوو بە ناو کاری ماڵیە کرد، مولاتی ماڵی. ئیدارەی دووەمی بوو کاری ئیطلاعاتی خارج کشوەریە کرد. ئیدارەی سێوەمی بوو کاری ئەمنیەتی داخلی ئەکرد، ئەمنیەتی داخلی ئێران. ئەلبەتە ئیدارەی چوارەمی حفاظەتی داخلی بوو، یعنی
کاری ئەمنیەتی داخلی خودی ئێدارەکە. ئێدارەی پەنجمی بەشی فەنی عملیاتی تعقیب و مراقبەت بوو، بەشی فەنی و تعقیب و مراقبەت و عملیاتی کە یەژم لە دوا مەسئولەکەی بوو بەکێ. ئێدارەی شەشم باری ماڵی کولی بوو، یعنی سەرمایە گوزاریەکانی و کارگەر ئینتفاعی کە ئەیان کردووەوانە. ئێدارەی هەفتم اطلاعاتی خارجی خارج لە کشور بوو و ئێدارەی هەشتم جاسوسی و ضد جاسوسی بوو. ئەمانە جەمعەن ئەم هەشت ئێدارە تشکیلاتی ساواکی دروستە کرد کە هەر کام لەم ئێدارەگەدا مەسئولێکی بوو لە سەرحی سەرەوە و ڕئیسەکەیکی بوو بە خودی تیمسار بەختیار، تەیموری بەختیار. مسؤولي واحدي تحقيقات بشي فني وعملياتي ورود پنهاني فيلم برداري وفيلم نفوذي وعكس اوانا كابرايك بو بناو پرويزي ثابتي كا ويا لا چند هفته رابردووە لە تلویزیونی مەنیتۆ مساحبەیەکی کردگە چەند بەشێکی مساحبە کردگە ئەو کابرا بەناو پەرویزی سابتی سرێ ناوی یەکێک پەرویزی سابتی ناو عەسلەکەی بوو، ناو سجیلەکەی بوو. جارێک پێیانەوت دکتۆر سابتی، جارێک پێیانەوت ئوستاد پارسا. بەم ناوگەلە کاریە کرد لە ئۆرگانەکانە جیان لە ئەوەی کە مەسئولی بەشی تعقیب و مراقبەت و بەشی عەمەلیات و بازجووی ئەوانە بوو. رابطی بینی ساواک و ئێدارەی دووەمی ئەرتش بوو، بینی ئیطلاعات و ضد ئیطلاعاتی ئەرتش و تعقیب مراقبەت. وەختێک من چوون بۆ تاران بۆ دەورە شەشمانی ئەوەڵ کە دەورەکەمان بوو، بەشی تعقیب و مراقبەتەکەی ئەم پەرویزی سابتی یا ئوستاد سابتی مدەرسمان بوو. جیان لەوە کە مدەرس بوو رابطیش بوو لە بین ئەرتش و ساواکە. ئەمە پێکێنانی ساواک بوو کە ساواک بەم شکڵە دروست بوو بە ناو سازمانی ئەمنیەت و ئیطلاعاتی کشور کە لە هەموو شارەکانە دەفتەریان بوو، مەقەڕیان بوو و ئێدارەیان بوو. لە دوورترین و بوچکترین شارەوە بیگرە هەتا گەورەترین شاری ئێران ساواک ڕیشەی بوو، نفوزی بوو و کاریە کرد. نەقشی ساواک لە ترەر و ئەشکەنجە و هەروەها سەرکوتی هەڵسوڕاوانی سیاسی و کۆمەڵایەتی چی بووە بەڕایەوە؟ ساواک یەکی لە چەندین وەزایفی بوو. ساواک یەکی لە وەزایفەکانی بە تۆر کولی با من بێژم پێت فەرقی ساواک و ئێدارەی دووەم ئیطلاعات و ئیطلاعاتی ئەرتش ئەمە بوو تەواوی ئوموراتی کشوەری ئێداری، تەواوی ئوموراتی کشوەری و ئێداری ئێران لە اختیار ساواکا بوو. تەواوی ئوموراتی نظامی، انتظامی و سەفارەتخانەکان لە اختیاری ئێدارەی دووەمە ئیطلاعات و ضد ئیطلاعاتە بوو. نەخشی ساواک لە دەستگیریکردن، لە شناساییکردن، لە تعقیبکردن، لە بازجوویکردن، لە شکنجەکردن تەواوی گرووەکان و سازمانە چەپەکانە ساواک نەخشی بووگە. تەواوی ئۆرگانیزە چەپەکان، سازمانە چەپەکان لە حیزبی توودە و مجاهدین و ئەو وەختە بێسڵاح فدایانی خەڵک و هەموو سازمانە چەپەکانە جملە لەو دوایشا تشکیلاتی کۆمەڵە ئەوەی کە چەپ بوو لە اختیاری ساواکا بوو و ساواک کاری تعقیب و مراقبەت و دەستگیری و شناسایی خانەی ئەمن و ماڵەکانیان و لەو دوایشا شکنجە و بازجووی و بە ئیعتراف کێشانن. یەکێ لە وەزایفی ئەم پەرویزی سابتیە یا ئوستاد سابتیە کاری ئەوە بوو کە متهمەکانی وادارە کرد بەوە ئیعترافی ئیجباری کەن و ئیعتراف بکەن. مەسئولی بازجووی تەواوی ئەفرادی چەپ بووگە کە لەو مدەتا لە زیندانا بوون لە مجاهدینی خەڵکەوە بیگرە هەتا کەتێ چریگەت بدای ئەم بە ئفتخارە و ئێژێت من تەواوی ئەو سازمانگەرمە متەلاشی کرد و هەمویانم دەستگیر کرد و هەمویانم بازجووی کرد و حتا تا حەدی ئیعدام و ئەو چگەلە. بەڵێ یەکێ لە وەزایفی ساواک شکنجە و ئیعدام و بازجووی و تعقیب و مراقبەتی ئەفرادی فعال و چەپ و مخالفی ڕژی. باسی پەرویزی سابتیت کرد، دەوترێ لە بنەڕەتە کەسێکی وەکو پەرویز سابتی کە ماوەیەک لەمەوە پێشخۆشتان ئاماژەتان پێکرد لە تەلەڤیزیۆنی مەنۆتۆدا لە چەند بەرنامەیەکدا هەوڵیدا کە بێتاوانی خۆی نیشان بدە. واقعان بێتاوان بۆ لەو جنایەتانە کە ئێستا هیچ کۆماری ئیسلامی ڕەوشەکانی بەردەوامە؟ بۆ ئاگاداریتان ئیسە کە پەرویزی سابتی من هەر 5 مەرحەلەکەیم گوێچکە داگا، هەر 5 مەرحەلەکەیم بە دقەتەوە گوێچکە داگا. ئەوەی کە پەرویزی سابتی باسیەکات باوەڕکەن 50% درووە، 50% درووە، چون
یەک زەرە ناتوانێت بێژێت من دەخاڵت نەوگە لە ئیعدامکردن، لە شکنجەکردن، لە بازجوویکردن، لە تعقیبکردن، لە دانیانی تیمگەری عەمەڵیاتی بە مانگ و بە ساڵ و بە هەفتە تعقیبکردنی ئەفرادی مخالفی ڕژیم بە چەپ و بە ڕاستی چێو. لە نەتیجە ئەوەی کە لێرە ئیسە خەریکە قساکات گشتی خەریکە خۆی بە جۆری نیشانە یەک شخصی ئەوڵی ساواک بوو گەکەوا نییە، ئەو هەشت ئیدارە هەشت مەسئولەکەی لە سەتحی ئەما بوو بن. ڕئیسی ساواک دوایە تیمسار بەختیار کە ترۆر کردیا لە دوای تعریف یەکەم بۆ چۆن ترۆر کردیا بوو بە نەسیری بوو بە سەپابوو ناسر مقدەم و ئەوانە گۆڕیا بە تەرتیب یا فەردووس. ئەم ڕئیسی ئیدبەخشێک بوو، ڕئیسی ئیدارەیەکی بوو کە ئەویش بەش ئیدارەیش پەنجم بوو، بەشی فەنی و تعقیب و مراقبات و عەمەڵیات. ئەو هەشت ئیدارەکەتری هەشت مەسئولی بوو وەک پەرویزی سابتی. لە نەتیجا پەرویز سابتی نەتەنیا بێگوناح نییە، بەڵکو جنایەتکارترین بنیامی ناو ساواک بووگە. لە ئاخریشەوە ئیخراجیان کرد، دەریان کرد. ئەگەر تەوەجۆتان کردووی لە ئاخرەوە لەو سەردەماوە ڕئیسی ساواک بێسڵاح عەوەز کریا، هەوەیدایان لابرد، ڕئیسی ساواکیان لابرد، فەرماندەهان ئەرتەش و ئیدارە جومهورییانە عەوەز کرد. پەرویزی سابتیان ئیخراج کرد لە ساواک. لە ڕۆژنامەکانە نووسیان بەڵاو نەبوو شخص مهم ساواک ئیخراج شد. ئەوانە ئیخراجیان کرد وە زۆر زیرەکانە بە وەسیلەی پارتی بازی ڕای کرد هاتە دەرەوە. نەخێر بێگوناح نییە، بەڵکو گوناحکارێکی گەورەیچە و ئەوانیشە وا ئێژێت باسی ئەکات فەقەت خەریکە لێرا خۆی پاکانە بۆ خۆی ئەکات. ئەوە لە لایکەوە لە لایەکترەوە ئەو جۆرەی کە ئەو تعریف خۆی ئەکات ئاوان نییە، یعنی ئەو نەیتوانیگە هەرچی هەفتە دەحەیک و دوو دەحەف شەرەفیا بێ، یعنی بڕێتە لای شا، بەڵکو سێ نەفەر لە هەفتە ئەیانتوانی هەر کامیان دوو نەوبەت گزارشاتی ئەو مەملەکەتە بوون بۆ شا بە ئیزلاح بەناو شەرەفیاب. یەکێکی ڕئیس ساواک بوو کە تیمسار بەختیار بوو لە دەورانێکە، لەو دووە نەسیری بوو، لەو دووە مقدەم بوو، بە دوایەوە ڕئیسی ستادی ئەرتش کە ئەو ئەیتوانی بێزافەی نخۆز وەزیر. ئەم سێ نەفەرە ئەیانتانی ڕۆژانە گزارشی ئەو مەملەکەتە لە بە هەموو جەمبەکانیەوە بوون بۆ شاوە بێسلاح بە قەوری ئەو شەرەفیاب من نا ئاغای سابتی هەرچێ ڕۆژە و بۆ جۆرە قسەیە کرد. ئەو واوانی شانات هەمەکارەی ئەو مەملەکەتە ئەو بۆ باقیەکەی بێکا. بەڵێ زۆر سپاس هاوڕێڵمەت. دوای ڕژیمی شا لە ئێران بەڕای ئێوە ساواک چی بەسەر هات؟ ئایا ڕاستە کە ساواک بەبێ دەستکاری بوو بە ئیطلاعات؟ با من لە خەمەتتانە عەرزکەم 22 بەهمەن کە ساواکی گیریا ستاد ئەرتەشی گیریا و ئەرتەشی ئیعلام هەم بەستەگی کرد و ئەوانە تواو ئۆرگانە ئیطلاعات و ئەمنیەتیەکان منحەلە بوونەوە بە ئێسرا وەک منحەل هەرکە چوو بەلایکە. ساواک ئەوەی وا دەرچووەوە وا گیریا لەو 22 بەهمەن و لەو شەو ڕۆژە تێعدادێکی واقعەن لێ گیریا. ئیدارەی دووەمی ئیطلاعات و زێد ئیطلاعاتیش کەسیان نەگیرا بەڵکو جەماعەتێکیان دەرچوون. بەڵام 10 ڕۆژ دوای ئەوە من دانیرەوانە بووم، لە ماڵا بووم، زەخمیش بووم اتفاقەن داویان لێمان. دوای 10 ڕۆژ نامەیان بۆمان نووسی بلا فاصلە ئەبێ بگەڕنەوە سەر کارەکانتان و کارەکانتان وەک هەمیشە ئێدامە بن. هەم ساواکیان دعوت بەکار کردە و هەم ئیدارەی دووەم ئیطلاعات و زێد ئیطلاعات و تعقیب و مراقبەتیشیان دوارە لە خانەی ئەمنەکانە سازمانداوە دەستمان کردەوە بەکار. بەڵام ئەم جارە مەسئولەکانمان ئیتر مەسئولە قەبلیەکان نەون، بەڵکو لە بەشی هۆمافەرەکان کە خۆیان بە نیرویکی ئینقلابی و لە ئینقلابان نەخشیان بوو، هەر قسمەتێک و هەر شعبەیەک هۆمافەرێکیان یابان سەریە وەکلیان بە مەسئول. مەسەڵەن ئەو قسمەتەی تعقیب و مراقبەت کە ئێمە بووین کوڕێکیان هاور بەناو برادەر تاجیک هۆمافەر بوو، هۆمافەر ساڵسێ بوو، ئەویان کرد بە مەسئول واحد تعقیب و مراقبەت سەرهەنگێک بەناو سەرهەنگ سجادی بوو لایەن بن. لە نەتیجە هەموو ئیدارەی ئەمنیەتیەکان چوونە سەر جێگەی خۆیان، بەڵام ئەم جارە نە بەناو ساواک، ئەم جارە لەبەرا بەناو ساواما، لەو دووە بەناو ئیدارەی ئیطلاعات کە لەم دووە خودی ئیدارەی ئیطلاعات بە جۆرێکی تەبدیل بوو بە وەزارەتی ئیطلاعات، بەڵام سوپا بۆ خۆی ئیطلاعات خۆی جیا کردەوە وەک ئیطلاعات و زێد ئیطلاعاتی ئەرتەش بوو خۆی ئیطلاعاتی دانیا. ئیسا دوو ئیطلاعات هەست، یەکێکی ئیطلاعاتە مەخصوص سوپای پاسداران هین خۆیانە کە بەشی ئیطلاعات و زێد ئیطلاعاتن، بەشێکیش وەزارەتی ئیطلاعاتە کە کوردیترە لە سەتحی ئێرانە. بەڵام
ئیدارەی دووەمی ئەرتەش ئیطلاعات و ضد ئیطلاعاتی ئەرتەش کە مربوط بە ئوموراتی نظامی انتظامی و سەفارەتخانەکانە لە جێگەی خۆیان ماگە و کاری خۆی دەکات و نیروەکەی و ئەفرادەکەی چی هەر ئەو ئەفرادە کۆنەکار و قەدیمینا مەگەر کەسگەلێکیان لێ بازنشست بوێت بەڵێ چوونەوە سەر کار و هەر بۆ ناوە دەستیان کردەوە بەکار. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵمەت. هاوڕێ هەڵمەت چۆن دەکرێت کە هەڵسوڕاوانی بوارە جۆرە و جۆرەکان خۆیان لە چنگی ئەم سیستەمە ئیطلاعاتی گەلە بپارێزن بەڕایەوە؟ هاوڕێ گوڵنار ئەگەر ئیجازە بەی من تەجروبەم لەو مۆردە و ڕاستەکەی تەجروبەم هەست چون خۆشم لەو کارا بووگم و کاری فعالیەتی مەخفی بووگم کارم کردگە ساڵهای ساڵ و لەویش نەچووگم تا ڕۆژێک کە خۆم بە ئفتکاری خۆم هاتمە دەرەوە و نەکەم بەدەست ڕژیم. ئەوانەی ئەو کەسانەی کە گەرەکیانە کاری مەخفی بکەن لە رابطە لە تەک هەر ئارمان و ئەهداف و فکریەت و ئیدۆلۆژیکە هەستیان بۆ سازمانێک یا بۆ ئۆرگانیزمێک یا بۆ حزبێک یا بۆ تەشکیلاتێک ئەبێت دارای مەجموعەیەک مشەخەسات بن. دانێت لەوانە ئەبێت خۆی بناسێ بژی من کێم دوو دوشمەنەکەی بناسێ سێوم سڵامەتی کاملی بێت لە نەزەر شنەوایی و بینایی و ئەوانە و کامەڵەن سالم بێت. بەغیر ئەوە ئەبێت ئیعتماد بە نەفسی بێت ئەبێت ئیعتماد بە نەفس کاملی بێت و بێسڵاح مسەلەت بێ بەسەر فکر و ڕۆحی خۆیان بنیامێکی ماجراجوو نەبێت. بە دوایەوە ئەبێ متعهد بێت بەو وەزیفە واک ئەنجامی ئات بەو کارەوە پێس بێت یاگە تەعهودی بێ لە بەرانبەریەوە کە تووشی تەزەلزول نەبێت. بە دوایەوە بێ خوێنسەر ئارام زۆر مەتین بێت. ئەگەر خونسەر نەبێت ئەگەر ئارام نەبێت ئەگەر مەتین نەبێت ناتوانێ مەوەفەق بێت سەریع لەو ئەچێ وە سەریع ئەگیرێت. دوور بێت لە ماجەراجوویی هیچ وەختی هیچ ماجەراجوویی نەکە ئەگەر لە جێگەیەکە کارێکی کرد کارەکەی مەوەفەقیەت ئامیز بوو بلافاصلە حسی ماجەراجوویی یا خود بزرگبینی ئەوانەیە تیا دروست نەبێت کە بە جۆرێک وا نمود کات کە بلاخرە ئەترافیان بزانن نەخێر ئەمە کارێکە و ئەمووس دەستی بۆ بکێشن. ئەبێت بە ئەندازەیەک بزانێت کە لازمە بۆ کارەکەی بە قەول ئەمریکی ئیطلاعاتی دانستن بە ئەندازەی نیاز ئەو نە بزانێت مربوط بێ بە کارەکەی و بە فعالیەتەکەی زیاتر لەوە دەخاڵت نەکات نەگەڕێ بە شۆن مەجموعەیەک شتا کە مربوط بە کار ئەو نییە مربوط بە فعالیەت و وەزیفەی ئەو نییە. ئەبێ ئەو بنیامە پۆششێکی مناسبی بێ بۆ کارەکەی پۆشی مناسبی بێت کە کەس شکی پێ نەکات. ئەبێ لە مقابل خانەوادەیە دووستان برادەران ڕەفیقەکان حتا ژن و مناڵەکەی خۆی چی هیچ کەلیمەیەک لە کاری مەخفیکردن نەدرکنێت باسی نەکات چون یەک مەسەلە هەز یەک مەسەلە ئەگەر یەک کەلیمە تۆ قسە بکەی بەلای کەسێکە و لە فاصلەی 24 ساعات تا 30 نەفەر ئاگادارەوێ چون هەر کەسێ بۆ خۆی کەسێک قابل احتمادی هەست. من قسەیەک بەلای گوڵنارەوەکەم گوڵنار قسەکە بەلای کەسێترەوەکە کە پێی احتمادی هەست ئەمە دەم بەدەمەڕی لە فاصلەی 24 ساعات تا 30 نەفەر ئاگادار یەک قسەی ئەوێت کە ئیسە یا خەبەر بێ یا شایعە بێت یا هەرچی لە نەتیجە ئەبێت لە حرەکاتی ئیزافە خۆی بپارێزێت ئەبێت ئەو ڕەفتارە عادی و لە محیتی کار و زیست خۆیان نیشان بات. ئەگەر کرێکارە ئەگەر معلمە ئەگەر دانیشتجووە ئەگەر کارمەندە ئەگەر دوکاندارە ئەگەر کاسبە ئەبێت لە پۆشش کارەکەیە زمنێکی کارەکەی خۆی بە باشی ئەکات فعالیەتی مەخفی یا کاری سیاسی مەخفیەکە یا ئەو وەزیفە مەخفیەکە پێشبریاگە بە دروستی ئەنجامی بات. لە نەتیجە ئەمانە ئەم مەجموعە مؤلفاتە ئەوێتە باعثەوە ئینسانێک بە پرۆسەی کار یەواش یەواش پوختە بێت لە لایکە و لە لایکترە و دوشمن زەبەری پێنەوە و نەیناسێت و نەکە بێ دەشۆنی و تعقیبی نەکە. تۆ تەواشاکە ئینسانێک پیا ئەبێت ئینسانی پیا بێت جیا لە 22 ساڵ جیا لە 22 ساڵ بەشی 12 ساڵ ئاخری کە لە حساسترین ئورگانی ئەمنیەتی ئیدارەی دووم ئیطلاعاتە تعقیب و مراقبەت کار بکات عزوی کۆمەڵە بێت بە هیچ کەس پێ نەزانێت. حتا مەسئولی تەشکیلاتی کۆمەڵە دکتۆر سەعید یەزدیان نەتوانی من بناسێت داوای کرد نەچوون. یەک نەفەر مەسئولیان بە من معرفی کرد کاک سێبراهیم عەلیزادە لە نامێکە ئەمین ڕەنجبەر یادی بەخێر ئێعدام کردیا ئەوە مەسئولم متەئاخر فعالیەتم شەوێکیچ کە ئەو دەرچوو لە زیندانە و هات من نەوێسا من ئەمزانی بوێسم ئەم گرن
لە نەتیجە 22 ساڵ من لەناو ئەرتەشا 22 ساڵەکەی واقعاً فعالیت مەخفیم کردگە ئەوەی کە لە کورسانە بوو گزارشەکانی ڕۆژانە ئەمدا بە یادی بەخێر کاک ئەیوبی نەبەوی کاک جەماڵی نەبەوی بە دەورانی کاکفوادی بەڕێز لە وەختی چوومە تارانیجی تر وەسڵ بووم بە تەشکیلات تارانە و وەختێکی بوو 6 مانگ مەعموریەت کار مەخفی ئاواسە من هاتمە و 6 مانگ دەستداری عەمەلیاتی پاکسازی کوردستانە لە تەک سەرهەنگ سایە شیرازیە کارم کرد ڕۆژانە گزارشی تەواوی فعالیەتەکانی ئەو ستادی عەمەلیاتی پاکسازی ئەمدا بە 4 نقطە ئەمدا بە کامیاران شەیستێق ئەم هەنار بۆ مەریوان کە عەتای ڕۆستەمی ئەم هەنار بۆ دیواندەرە دکتۆر موسەفای ڕەشیدی ناوچەی سنە سێخالەی ڕەحمەتی من 4 رابطم بوو بەڵام دروست من لەو 12 ساڵە نەیانتوانی بمناسم و ئاخری چەو بە یەک فێڵێکی زۆر زیرەکانە لە تارانە ڕام کرد هاتمە کورسان و خۆم گەیانە سفوفی پێشمەرگە کاری مەخفیکردن یەک چی زۆر بۆ مهمە ئەویش ئەوەی تۆ چەندێک معتەقد بیت بە ئەهدافەکەت چەندێک معتەقد بیت بە ئارمانەکەت چەندێک متعهد بیت بەوەی کە گەرەکتە ئیسا ئەهدافی سیاسیە هەر هەدەفێتر هەست لە نەتیجە من ئومیدەوارم ئەو هاوڕێیانە ئەو کەسانێک کە پائەنە ئەو ڕێگا و ئەڕۆن لەو ڕێگا بتوانن بەو شەرایەتەوە و بەو مؤەلفەکە لێمە باسمان کرد مەوەفەق من لە کارەکانیانە چون کۆڵەکەی ئەسلی هەر جومبشێک ئەوەستە کە هەر لەناو ئەو خەڵکا لەناو توورێ مەردمە فعالن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵمەت ئایا ئەم ئۆرگانانە کە پێشتریش ئاماژەتان پێکرد وەکو وەزارەتی ئیسلاحات و ئەوانەی کە خۆشتان ئاماژەتان پێکرد دەتوانن بەم قەساوات و وەحشیگەریە ئەم سیستمە بپارێزن؟ با من لە خەمەتانە عەرز کەم ڕژیمی جمهوری ئیسلامی ئیسا بەم حاڵەتگەلە وات هەسی لەباری اقتصادیە و لەباری گەندەڵیە و لەباری ئینزەوای سیاسیە و لەباریش گردن و کوشتن و شکنجە و ئیعدام و فشار بۆ خەڵک ئەمە نیشانەی قودرەت نییە دەوڵەتێک یا ڕژیمێک وەختی لە قودرەتا بێت و بزانێت ها لە قودرەتا احتیاجی بەوە نییە کەس بگرێت کەس بکوژێت و کەس ئیعدام کات یا کەس تەفراوتونا بکات یا ئەو فشارگەلە بێت بەڵام ئەگەر ڕژیمێک لەسەر قودرەت بێت ئەوانە ناکات ڕژیمی دەست ئەوات بۆ گردن و ئیعدام و کوشتن و بڕین و شکنجە کە گەیگە بە خەتی ئاخر و ئەوە لە نیشانەی زەعفە و نەمانیە لە نەتیجە بەم گردن و کوشتنەوە بەم فشارە و کە ڕژیمی جمهوری ئیسلامی هاوردیە لەلایکە و نە وەزارەتی ئیطلاعات و نە ئیدارەی ئیطلاعات و نە سوپای پاسەران بە تەواو دەم و دەستگاکانیە و نە لەو لایچە و ئیدارەی دوومی ئەرتەش و ئیدارەی ئیطلاعات و ضد ئیطلاعات ئەمانە ناتوانن لەو تەنگناجم حکوومەت نەجات بن کە خەڵک بڕژێتە دەرەوە ئەمانە ناتوانن حکوومەت نەجات ئەمانە تازە وەختی توودەی خەڵک ڕژیار سەر خیابان ئەمانە هەر کامیان بە فکرەوەنە کونای پەیاکەن و دەرچن ناتوانن بێسن نەوەتوانن مقاومەت کەن چون ئەمانە هەر ئەو نەئەوێسن تا بتوانن ڕژیم دەسەڵاتیان با پێ بکوژن و ببرن و وەک کابراوتی شکنجە و زیندان و ئەوانە بکەن ئەوەی کە لە دەستیان دەرچوو ئیتر فەرار بەرقەرار تەرجیحان و مەملەکەت جێتێڵن بەڵام ئەمە کەیە ئەمە ئەو زەمانەسە کە توودەی کرێکار و زەحمەتکێش جنبشی دانیشتووی جنبشی زەنان جنبشی معلمان جنبشی بازنشستەکان جنبشهای توودەی بڕژێتە سەر خیابان و ڕیشەی ئەم حکوومەتە لەبێخە وشکات چون ئەمانە ناتوانن حکوومەت نگابێرن بە حاڵ ممکنە ئەمانە لەو شەرایەتە بە فکرەوەنە خۆیان نەجات بن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵمەت سپاس بۆ ئامادەبوونت پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر خۆتان پێتان وایە قسێکەیە کە ڕووبە بینەرانمان بیکەن و لە بیرسان چووە کە ئاماژەیە پێ بکەن فەرموو. زۆر سپاس دەکەم من ئارەزوم ئەوەسە کە هەرچی زووتر جنبشی ژیان ئازادی جنبشی ژینا جنبشێکی سەراسەریە لە ئێرانەوە لە دنیاشا دەنگی داگەسە و جێگەپای جنبشی ژینا ئەلعان لە ئێرانە هێشتا هەست و مردم هێشتا زیینگن و مردم هێشتا بەردەوامن لەو جنبشە و ئومیدەوارین بە گشتمانەوە ئەو جنبشە بێتەوە سەرپای خۆی و ئەو جنبشە بتوانێت ڕیشەی ڕژیمی جمهوری ئیسلامی وشکات و ئەم دار و دەسە و ئیطلاعات و ضد ئیطلاعات و ساواما و ئەوانە هەڵپێچنێت و مردم بگەین بە
ڕزگاری و ئازادی و بە حقوقی خۆیان ئەوە ئارەزوی قەلبی بنە بۆ جامعەی ئێران. جارێکی تر سپاستانەکەم کە بەشدار بوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئەوەی کە زەحمەتان کێشا و زۆر سپاس بۆ هاوڕێیانی تلڤیزیونی کۆمەڵە و هاوڕێیانی پشتی کامێرا و هەموو لایەکتان و دەست و چاوتان ماچەکەم و زۆر سپاس مەمنونتانم. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هەڵمەتی پایبەندی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان، سپاس بۆ ئەوەی خۆشەویستیش کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و کۆمەڵە سوڕانێکی تر هەر بژین بە شادی و بەختەوەری.